ڕۆژێک دێ مسلمانان بەرامبەر جوولەکە ئەوەستنەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ سەتصالحون الروم صلحا آمنا. ڕۆم کە ئێستا ئەوروپایە بە ئەمریکاشەوە لەگەڵیا ڕۆژێک دێ مسلمانان سڵح و ئاشتەوایی لەگەڵ ئەوانەکەن ئەوجا ئەچنە گیان جوولەکە هەموو قەتڵ و عامەکەن. تەنانەت لە فەرموودەکەیان فەرمێ جوولەکە ئەوەندە جەبان و ترسنۆکە خۆیان نەشارنەوە لە ترسی مسلمان ئەچنە پشتی بەردەوە ئەچنە پشتی دار و درەختەوە هەتاکو بەرد دێتە جواب درەختەکان دێنە جواب يقولون يا مسلم تعالى هذا يهودي خلفي فاقتله إلا شجرة الغرقد إلا يقدر اختنايتا جواب كأوش غرقتش شجرة ودرختش يهودا حتشي دار ودرختي جولك بچێتە پاڵێەوە إلا شایەتی لەسەر داڵێوە رەبی کوژەوە تا لە پشت منە خۆی حەشار داوە. لا يقاتلونكم جميعا إلا في قرى محصنة أو من وراء جدر بأسهم بينهم شديد